مار و شەمشەمە کوێرە و جۆرەی دیکەی گیاندارە کێویەکان خۆراکی بەناوبانگی بەشێک لە خەڵکانی ناوچەکانی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیان. ئەو شوێنەی کە ئەم گیاندارانە وەک سەرچاوەی چێژ و پرۆتۆین ڕەچاو دەکرێت. کاتی ئاهەنگگێڕان وەکو ساڵیادەکان یان هەر بۆنەیەکی دیکەی شایی ئەگەر خواردنی مار و شەمشەمە کۆرەکان بەشێک لە خواردنی ئاهەنگەکە بێت ئەوە میوانەکان خێرا دەگەڕێن بە دوای ئەم خواردنەدا چونکە خواردنێکی بەتام و چێژە بۆ ئەوان. بەڵام لە دوای ئەوەی شارەزایان ئاشکرایان کرد کە ڤایرۆسی کۆرۆنا لەوانەیە لە گیاندارەکانەوە لە بازاڕێکی کڕین و فرۆشتنی گیاندارە کێویەکان لە شاری وەهانی چین گۆزرا بێتەوە بۆ مرۆڤ، کڕین و فرۆشتن و خواردنی گیانلەبەرە کێویەکان لە ئیستادا کارێکی مەترسیدا لە قەڵەم دەدرێت. باوەڕ وایە کە مار و شەمشەمە کوێرەکان و بەم دوایەشدا گیانداری پەنگۆڵین یاری دەربوو بێتن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا وەک پەتایەکی گشتگیر. حکوومەتی چین بازاڕی گیاندارە زیندوەکانی لەسەر تاسەری چیندا داخستووە و ڕاو و کڕین و فرۆشتنیانیشی قەدەخە کردووە. بڕوام وایە کە ئێستاکە زۆر ڕوونە کە حکوومەتی چین تەواو تێگەشتۆ لەوەی کە کاریگەریە گەورە و هۆکاری بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە دەگەڕێتەوە بۆ ڕێخستن و کۆنتڕۆڵی لاوازی حکوومەت بەسەر ئەو بازاڕانەی چینەوە کە بە بازاڕی تەڕ لە ناو چیندا ناو دەبرێن. کرافۆرد ئالێن بۆ سندوقی دراوی جیهانی گیاندارە کێویەکان لە واشنگتۆن کار دەکات. وا دەزانم کە ئێوە سزای زۆر توند و ڕێکاری قورس و سەپاندنی گەورە دەبینین بۆ ڕێخستنی بازاڕەکانی خواردن لە ئێستادا. ئاڵان پێی خۆشە هەموو بازاڕە نایاسایی و کۆنتڕۆڵ نەکراوەکانی گیاندارانی کێوی لە ئیستادا بۆ پێشگرتن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دابخرێن. کەواتە لە ئێستادا بازاڕی لەم چەشنە لە ئیندۆنوزیا و ڤێتنام و لاوس و میانمار بوونی هەیە کە وەک چۆن لە وەهانی چین ڕوویدا چاوەڕێ دەکرێت لە وڵاتانەشدا وەک تۆز لە ناو خەڵکدا بڵاو بێتەوە. بەڵام ئەو وڵاتانەی کە مەترسی زۆرتر لە سەریانە خاوبوون لە قەدەغەکردنی فرۆشتنی گیاندارانی کێوی. شەمشەمە کوێرە و مار لە بازاڕەکانی ئەندۆنیزیا لەگەڵ ئەوەدا کە 50% فرۆشتنەکەی کەمی کردووە، بەڵام هێشتا خواردنێکی بەتامە لە ناو خەڵکدا. خەڵکی ئێمە لە خواردنی مار و شەمشەمە کۆرەکان ناترسێن چونکە ئەمانە ساڵانێکە خواردنی کۆن و باون لەلای ئێمە. ئالێن دەڵێت کە ئەم مەسەلەیە تەنانەت مەسەلەی مەترسیەکانی تەندروستی تێدەپەڕێنێت. وا دەزانم کە خەڵکی وایان وایە ئەگەر ئێمە بتوانین ئەم بازاڕانە نایاسایی و قەدەغە بکەین و سزای قورسیان بەسەردا بسەپێنین دەتوانین یارمەتی دەربێت لە پاراستنی گیانداری شێویەکاندا. هیوادارم کە ئەمە بەمانای ئەوە بێت کە خەڵک بڵێن نەخێر من بە تەمانیم سوپی پەنگۆڵین بکڕم یان بڵێن نەخێر من چی دیکە نامێت بە نایاسایی مامەڵە بە پشیلەی جۆرەی سێڤێتەوە بکەم. ئالێن دەڵێت کە پارێزگاری لە ژیانی دەشتێکی گرنگە، نەتەنیا بۆ تەندروستی مرۆڤ بەڵکو بۆ دڵنیابوون لە بەردەوامی ژینگە و ژیان لەسەر گۆی زەوی.